بەداخەوە ماوەیە کە ینی هەڵمەتەکان دژی ئازادی ڕادەربڕین و بە تایبەت بەرامبەر ڕۆژنامەنووسان زۆر فراوانتر بووە. ینی ئێمە لە ماوەی ئەو چەند ساڵی کۆتایی بەردەوام راپۆرتی خراپ لەسەر حکوومەت هێرمی کوردستان لە ڕێکخراوە دەوڵەتی و دامەزراوە دەوڵەتیەوە تا نوێنەری وڵاتانیش کنسوڵخانەکان دەبینین، بەڵام ئەوەی دەبین تاوەکو ئێستا حکوومەت هێرێم و دەسەڵاتداران هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بەڕاستی لەجێ ئەوەی ئەو پێشەلکاریانە کەم بکەنەوە و بستنە ژێرباری و داواکاریانی کۆمەڵگەی دەوڵەتی و دۆستانی و دەوڵەتیانەمان تێبینیەکانیان بە هەند وەرگرن بە پێچەوانەوە ڕۆژ بە دوای ڕۆژ بەداخۆ پێشەلکاریەکان ئامارەکان بەرز دەبنەوە و ژمارە ڕۆژنامەنووسانی کە دەستگیر دەکرێن زیاتر دەبێت و راپۆرتەکانیش بە راپۆرتە خراپەکانی زیاتر دەبێت. بەداخەوە ینی حکوومەت هێرمی کوردستان لەو کابینەیە یەکێک لە بەڵێنەکانی فراوانکردنی مەوداکانی ئازادی ڕادەربڕی بوو، بەڵام بە هەموو پێوەرەکان ئێستا کە ئێمە دەبینین مەوداکان بەرتەس کراونەتەوە کە ئێمە پێماوە یەکێک لە هۆکارانەی کەوە لە ڕاستیدا وای کردووە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو ناوچەیەک سیر بکرێتکەوە ناوچەیەکی ڕەشە بۆ پێشەلکاری و بەرامبەر ئازادی ڕادەربڕین. ڕاستیدا ئێمە بە جێرەی سیاسایی کاری ڕۆژنامە نووسی بە جێرە یاسای مافی دەستکەوتنی زانیاری ئەمانە مافی یان کاری ڕۆژنامەی پارێزراوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کەوانەی بە ڕسمی مۆڵەتیان وەگرتووە لە سەندیکا و تۆمار کراوە، بەڵام بەداخەوە هەست بە جیاوازێکی زۆر دەکرێت و جگەلەوەی کەوا بڵین نان وەک پێویست بگەنە زانیاری کێشەی گەورەش وە ڕوبەڕووی دەستگیرکردنیش دەبنەوە. وای کردووە کەوا دوو پێوانەی هەبی لە ماڵ مامەڵەکردن لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ ڕۆژنامەنووسان، بەشێکیان بەردەوام دووچاری پێشەلکاری دەبنەوە و بەشێکیان ئەوانەی کە لە دەسەڵات نزیکن جگەلەوەی کەوا ئیمتیازاتێکی زۆریان هەیە بە ئاسانیش دەگەنە هەر شتەکە خۆیان بیانەوێ و زانیاریەکان بە ئاسانی لە بۆیان فەرهەم بکرێت. بەداخەوە ئێمە ئێستا و شەپۆلەی لە کۆتایی ڕوویدا کە زیاتر لە 57 ڕۆژنامەنووس هەموو پارێزگاکان هێرمی کوردستان گرتەوە، لە نێویاندا هەولێر و دوهۆچیش کە پێشەلکاری بەرامبەر ژمارەی ڕۆژنامەنووسکرا دەستگیر کران. ئەمانە لە ڕاستیدا بەرتەسکردنەوەیەکی ینی زۆر ڕوونە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش وە ئەگەر بینیمان لە ماوە دوو ڕۆژەی ڕابردوو کنسوڵخانەکانی بەریتانیا، کەنەدا، ئەمریکا و ئەڵمانیا ئەوانە هەمووی هاتنە دەنگ و ناڕزاتی خۆیان دەربڕ بەرامبەر پێشەلکاریانەکە لەو سێ چوار ڕۆژە ڕوویداوە. لە ڕاستیدا من پێم وایە ئەگەر حکوومەت هێرمی کوردستان بە پیل ئەو سومای هێرمی کوردستان دێتەوە ناوێت ناشرینتر بێت دەبێت دەست هەڵبرێت لەو پێشەلکاریانەوە ینی چیتر لەسەر کاری ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسان دەستگیر نەکات و سزایان نەدات.